بۆیە ڕەوشتمان بەرز بێ بەرامبەر باوکمان، با ڕەوشتمان بەرز بێ کە باوکمان لە دەستدا ئەو کاتە ڕێزیان دەزانین، بەڵام قیمەتی نییە. شتێکدا و باسەکەم لە کۆتاییە بۆی کە تۆزێک بە خۆت هەنامچن و ئاگاتە دایک و باوکتان بێت. وەڵی لە ماوە چەند مانگەی پێشووە ئالم جادەیە و ڕۆشتم ناو سیارەکەدام لەگە برادەرێکا بوو، نەفەرێکم بینی دوامەزانی باوکمە، گوتم کاک فڵان کەس بۆ سەبقا باوکمە، گوتم وەڵا خۆ باوکم نەماوە، گوتم سەریە خەم لە سیارەکە، بەڵام تەماشام کرد باوکم نییە، واگم 4 ساڵە مردووە خۆعافێک، وامزانی باوکمە دڵم دا چەڵەکە، بەس کە ویستم بۆستم و دابەزم خزمەتی کەم سەیرەکەم، وەڵا هاتە بیرم خۆم باوکم نەماوە. ڕاستێکی شێوەی لەوە چییە؟ هەر ڕۆژێ لە دەستان دایک و باوکتان ئەو کاتە قەدری دەزانن. بۆیە دەرگای بەهەشتا باوکت دایکت ڕێزیان لێ بگرن، دڵیان تەنگ مەکەن، شتێ دایکت بۆ هۆی خەفەتی دایکت مەیکە، بۆ هۆی خەفەتی باوکت مەیکە، ئیلا مەگەر خوا پێی خۆش بێ و جیاوازە. لە کۆتاییدا دەڵێن با ڕەوشتمان بەرز بێ، بەڵکو خوای گەورە ئینشاءالله لە ڕۆژی قیامەتە لەگەڵ خۆشەویستی خوادا صلی الله علیه وسلم حەشرمان بکات.